هاي بجي براكي سي دوباره لساليادي كاغا باراني كوري كاغا حمي حاجي فاصل دوباره بيروزا ابتراكا بيشكش بو گنجانا زار صلاة داني بيه يلا بابوسا كاغا آلان يلا يلا دانا باري بيادي كاغا تواناش بالا بيني لك وكاغا واحد مرادي كاغا حمي يمشوا بديار وينكات جقرا كم داقر صار خميتو ميوانمو هتاكو بريبايا ئاگری کام دۆزەخ بووی هاتی دڵی من سووتان جەستە دوا شەکەت کردم خەندەت لە چاوم تۆران چەندین نامم بۆ نووسی تۆ نامەی من دڕان ئاخۆ تۆش بیرم دەکەین بۆ من بوویتەنی گەران بیرم لە چی کردەوە سەی خەیاڵ چی کرد پێمان بیلعەکس سوڕایەوە دەرحەق من چەرخی دەوران سودیان پێم دەهات هەر هەموو دەور و بەرمان وازیان نەدا هەتاکو گوڵی و مێت میاوارە نعلت لەو دۆستانە بێت بەڕوالت لەگەڵمان بەرەو ڕوو کەسی باشن خەنجەر دەدەن لە پشتمان بۆ حەمەی حاجی فازڵ زەمتی دەکەم لە بەندان ساڵیادی ئەو کوڕەیە بۆ من خۆش بێ بەکەم باران ساڵیادی ئەو کوڕەیە ئەگە بۆ من خۆش بێ باران داوەدی بۆوی دەڵێ زەمتی دەکا لە بەندان سڵاو لەی هێمەی ڕزگار وەکو مامەی بۆ باران داودی بۆیان دەڵێ ئاوا دەیڵێ لە بەندان بۆ وەحید مرادیە ڕێزی سەر تەپڵی سەرمان یەڵە ئاتەکیان لێدا ئاوا لێ دەبە پەنجان یەڵە ئاتەکیان لێدا ئاوا لێ دەبە پەنجان كاغا توانا او ظلمي بۆچی دەبێت تا مردن بەشی داودی خەم بێ بۆچی بە مانگ و بە ساڵ لە عمر و کەمر کەم بێ خوایەکیان بۆچی یاوە لە عمرمان کەم بێ یەڵڵا جەگیان لێدا حەق ڕەبی دەستت خۆش بێ یاخوا ماڵەکەی داودی کاول بێ سەرە و ژێر بێ نەوەک پشی لەی سفڵا بە ماڵ و دڵم فێر بێ یاخوا ماڵەکەی داودی کاول بێ سەرە و ژێر بێ
نەوەک پشتی لەی سفڵا بە ماڵ و دڵم فێر بێ لە دوورەوە بۆ ماتوە بۆنی عەتر و مێخەک دێ یارم وا لە ڕێگایە هەرچی دەبێ با ببێ ساڵیادی کاک بارانە ساڵیادەکەی پیرۆز بێ ئەم شەو دەبێ داودی ئاوال لە بەند کرمەی بێ داودی یەواش یەواش وا لە بەندە گەرمە بێ حەمە گیان گەرمی دەکەم ئەرخەیان بێ مێشکت بێ همه گیان گرمی دکم گادەی تۆ ئاوا دەبێ سڵاو لەم مامەتوانە برایەتیت پەرەی بێ سڵاو لە دانا چاوشین ئەگ بۆ داودی خۆش بێ بۆ وەحید مرادیە ئەگ ڕەبی دەستت خۆش بێ تەسویری ئەمەر دەکا ئەگ ڕەبی دەستت خۆش بێ ئالاگەن تەسویری کە توخوا ئەم شەو یەزدی بێ والله بجي ما بصر بۆم کرد گوتت مارە بڕاوم لەو کاتەوە تا ئێستا فرمێسک دێ لە چاوم ئەو کاتەی تێلت بۆم کرد گوتت مارە بڕاوم لەو کاتەوە تا ئێستا بینایی نەما چاوم کێیە لەم دنیایەدا بڵێ وەک تۆ سوتاوم دەکولێتەوە برینم فرمێسک دێ لە چاوم ڕۆژی بەجێ دێشتم ئێستا بە تەنیا ماوم وەرە حاڵم ببینە بزانە چەند داما تۆ ڕۆژی بەجێ دێشتم ئێستا بە تەنیا ماوم وەرە حاڵم ببینە بزانە چەند داماوم بڕوانە لە دەروونم بزانە چۆن سوتاوم نازانم بەو خەمەوە هەتا ئێستا چۆن ماوم حەمەی حاجی فازڵ بۆ برای مەرد و پیاوم ئەم شەو لەبەر جەنابتە ئاوانە پەشوەکاوم ئێی ساڵیادی کاک بارانە لە جێی گلێنەی چاوم هاوەی جمهورم بیرچێ من بەخۆم دەڵێ داماوم هاوەی جمهورم بیرچێ بەخۆم دەڵێم داماوم سەڵاو لە کاک واحید بێ تۆ تەسویری کە چاوم بۆ حەمەی عەلاکولە بۆی دەڵێم مەتاماوم سەڵاو لە کاکە بەشیر بۆی دەڵێ مەتاماوم ئەم شەو لە باخی هاویان ئاوانەدا کوتراوم لە بەنداوە قەندیلم بە لێرەدا چەقەوم بۆ وەحید مرادیە لە جێی گلێنەی چاوم خۆم بە خۆشحاڵ دەزانم لایە و پیاوانە بانکراوم
تاكاك حمام لف جبيع قد نعلم من فوتاهم تاكاك حمام لف جبيع قد نعلم من فوتاهم يلا اتك يا الليدا نلا يكرا وستاهم يلا اتك يا الليدا نلا يكرا وستاهم جي كاكا داناي برز بريز هزار صلاوي لي بيه كاكا هاياري قول صلاو الالتي ماقت ماقر خو مزارو چیه بيه تلفوني كر وتي داودي شو دكم وتمكاري وانا كي من قري كوي مساك وتي داودي واز بينا صوبة لقل لكم لبحاري عمر مداد شغلي وقته بيداكم وتي داودي جو بقرا صوبة لقل لكم لبحاري عمر مداد شغلي وقته بيداكم بوكاك دانا حلاقة هردو تشاوي ما تشكم أمجار ألم بندا صلاو لحمدكم يعني وحيد مرادي أمجار الويليدكم الليلة الشاري كفري أوام نافساكم منافسي بحر وبر حرب وخماوادكم يسر لكم ونخوم شيت وهاركم وكاك وحيد مرادي اوانا بود باغكم خلط بشير بمخوش بيه حردو تساوي ماتكم كاك دانا لولاما صلاو لتوانا دكم اوا بندي بودليم اوا بندي بودليم اوا رجوتي دكم اوا بندي بودليم اوانا بوجودكم امشوا لي الصلاة باللحم وفيا وانا دكا وكاك تواني نفوس هزار صلاة البيت يعني بحر وبر فقط لك لا رغوة وانا شقاقات شقاقات لما ويسا نفوس معه وكاك داني دلاك دار والله وضع قسلوك يا بابا يلا توالا نفوس مجي وتوفيا مالك ما شاء الله هواجيا زنداني يشكي توبه خوشتر الازادي لنا وضوكا كوتمكا للجوري انفرادي زنداني يشكي توبه خوشتر الازادي لنا وضوكا كوتمكا للجوري انفرادي من بوتو بريشانم تو بوجورة دل شادي بوفا من الدنزاني بويا وابي مرادي
دەمگوت باتۆ دڵخۆش بی با من بمرم لە باتی خۆشەویستی بمێنێ باتێک لە چێبوونیادی ئێواران بە یادی تۆ دەم بە هاوڕازی نادی من دڵ ساف و هەژارم مەتۆش کچێکی مادی بۆ کاک توانای ماسی دز هەر تێک لە چێبوونیادی بۆ کاک دانای ماسی دز هەر تێک لە چێبوونیادی ئەم شەو من سڵاو دەکەم سڵاو لە وەحید مرادی ئەم شەو سڵاو دەنێرم بەس بۆ وەحید مرادی وەحید مرادی مردووە تۆ ماوی تۆ لە باتی وەحید مرادی مردووە تۆ ماوی تۆ لە باتی نوخڵەکەم